جوانی کوردیم بردە دەرەوە هەر بەرزە بموەچمە سەرەوە و فەنم پێ مەڵ ئەگەر بگەرەوە. نەڤید زەردی وەڵامی ژینێ ئەترۆشی دەداتەوە و دەڵێت وێنەی ئاردۆگانی بڵاوکردێتەوە بۆیە کێشە دروست بووە. هێشتا کێشەی نێوان ژینێ تروشی و نەڤید زەردی بابەتی گەرمی ناو سۆشیال میدیایە. ژینێ بەر لە چەند ڕۆژێک لە ستۆریەکانی لە سناپچات و ئینستاگرام چەند ڤیدۆیەکی بڵاو کردەوتی لەگەڵ هونەرمەندێک گرێبەستی هەبوو هونەرمەندەکە پابەند نەبوو بە گرێبەستەکەیەوە و حەقی خۆی نەداوەتێ. ژینێ لەو قسانە مەبەستی نەڤید زەردی بوو. اینجا تا ئێستا پارەی حەفلەکانتان نەداوە بە قوربان. تۆ فقط 3500 دلارت داوە هەنێکیش لەوێ وەربگرت ئەوەی تر کوانێ. نەڤید زەردی دەڵێت کێشەکە ڕێک لەسەر بڵاوکردنەوەی ئەو وێنێ بوو کە ژینە لە ڤیدۆکە باسی دەکات. من پۆستێکم کرد کە سەرۆکی تورکیا هات بۆ کوردستان من ڕەسمی جەنابی مەسرور بارزانی جەنابی نێچیروان بارزانی لەگەڵ ئەردۆغان پۆستم کرد. ئۆکێ ئیتر کردیان بە موشکیلە. 1964 لە نەڤید زەردی پرسی هۆکاری کێشەکە چییە؟ ئەویش وتی ئەو کەسا وێنەی ئەردۆگانی بڵاو کردوێتەوە ئەمەش ڕێپێ نەدراوە بۆیە کێشەکە لەوە دروست بووە. نەڤید زەردی تۆمارێکی دەنگی بۆ 1964 ناردووە کە ژینێ دەڵێ نەڤید حەقی خۆی داوەتێ. مامۆستام بە تۆم وت 3500 وەرم گرت بەبزەم حسابی نەوی تۆ بەس ئەوەی تریان نازانم نەوی دەڵێ مێدیەنەرە 4000 مێدی ماوە ئیتر بەس ئەوەی نەویت وەرم گرت ئەوەی کە نەوید وتی ئەینەرە. هەروەها کۆپی گرێبەستەکەی نێوانیشانی ناردووە وتیشی دەیانەوێت کێشەکە بە سیاسی بکەن. ڕاستەکەی ئەوەیە وێنەی ئەردۆگانی بڵاو کردوێتەوە ئەمەش پێچەوانەی گرێبەستی نێوانمانە کەس ناتوانێت موزایەتی کوردایەتی بەسەر مندا بکات. هەموو کەس دەزانێت من چۆن هونەرەکەم بەکارهێناوە بۆ خزمەتی کورد و کوردستان. پۆست لێ دەدا دەستی لەسەر سوکانە دەڕا پێرەدا جلی مارکێ پاری زۆری پێدەدا شەڕە لەسەرەوەی دڵی بەکێ دەدا.